دوێنێ بەرواری هەژدەی دەی ساڵ 2022 پێشنیوەڕۆ ئەم کەسە زانیاریمان هەبوو لەسەری قاچاقچیەکە هاتۆتەوە بۆ هەرێمی کوردستان و وە لە شاری ڕانیە بە دوایی کە بۆمان دەرکەوت کەسەکە خۆیەتی بەمەبەستی نوێکردنەوەی مامەڵەوە یاخونبوونی مامەڵەی پاسپۆرت سەردانی بنکەی پۆلیسی بوونبەکانی کردووە لە شاری ڕانیە. هێزێکمان پێک هێنا لە بەشی پۆلیسی ڕانیە ببرە بەشی پۆلیسی فریاکەوتنی ڕانیە واتان نەژدا، واروەها بنکەی پۆلیسی ماکۆک وەروە بنکەی پۆلیسی بوونبەکان تۆمەتبارەکە دەست بەجێ دەستگیر کرا. وەینجا دوای دەستگیرکردنی ئەم تۆمەتبارە لەبەرەوەی دۆسەی لێکۆڵنەوەکەی لە بنکەی پۆلیسی حازیاوە لە قەزای حازیاوە لە دادگای لێکۆڵنەوەی حازیاوە تۆمەتبارەکە گواسترایە بۆ ئۆتۆمبیلی پۆلیس گواسترایەوە بۆ بنکەی پۆلیسی حازیاوە و لەوێ ڕێکاری یاسایی گیرایە بەر لەلایەن دادگا و پۆلیس وتەکانی دواتر لێوەرگیرا و ئێستاش بەپێی ئەو مادەی کە باسم کرد ڕاگیراوە. 16 لەم 21 کەسە قوربانیە تا ئێستا تەنها کەسوکاری 14 قوربانی کورد سکاڵیان تۆمار کردووە لە سکاڵاکەشان لە بنکەی پۆلیسی حازیاوەیە و ئەم قوربانیانەش لە شوێنە جیاجیەکانی هەرێمی کوردستانن.